ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەش وەک هەموو جارێت چەند بابەتێکمان ئامادە کردووە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەممان بەناونیشانی توندوتیژی و سەرکوت چەندە دەتوانێت کۆماری ئیسلامی بپارێزێت. سەرکوت و توندوتیژی نواندنی دەوڵەتی لە دەورەی جۆراوجۆردا کاریگەری جۆراوجۆری هەیە. لە دەورەی هەڵکشانی حرەکەتی شۆڕژگەڕانە بەرەو ڕاپەڕینی گشتیدا سەرکوتکردن و توندوتیژی نواندنی دەوڵەتی کاریگەری کێوتوی نییە و تەنانەت ڕێیزەکانی جەماوەر پتەوتر و هاوپشتیەکەیان بەهێزتر دەکات. بەڵام لە دەورەی داکشان و دامرکاندنەوەی هەلومەرجی شۆڕژگەڕانەدا سەرکوتکردن جەماوەری خەڵک چاوترسێن و بێدەنگ دەکات. بۆ نمونە شۆڕشی ساڵی 1357 تا ئەو کاتەی لە ڕۆژی 22 ڕێبەندان بە ڕاپەڕینی جەماوەری ڕژێمی شای تێکشکاند، خەباتی جەماوەری بەردەوام لە هەڵکشاندا بوو. لەم دەورەیەدا کردەوەی سەرکوتگەرانی ڕژێمی شا خەڵکی تووڕەتر و بێپەرواتر و هاوپشتی ئەوانی پتەوتر دەکرد. ئەم شۆڕشە کە لە ڕۆژی 22 ڕێبەنداندا بەلووتکەی خۆی گەیشتە بوو، دوای ئەوە وردە وردە ڕەوتی داکشان و دامرکانەوەی خۆی دەپێوە. کاتێک ڕەوتی ئیسلامی کە بەدەسەڵات گەیشتە بوو دەستی کرد بە تەواوکردنی کاری ڕژیمی شا، دەستیدایە سەرکوتی شۆڕش کاریگەری ئەم سەرکوتگەریە لە چاو دەورەی پێشوو جیاواز بوو. سەرکوت لە دەورەی تازەدا دوو تایبەتمەندی سەرەکی هەبوو. یەکێکیان ئەوەی کە لە چاو سەرکوتگەریەکانی ڕژێمی شا گەلێک توندوتیژتر و دڕندانەتر بوو. دووهەم پێگەیەکی کۆمەڵایەتی تا ڕادەیەک بەهێزی هەبوو. زۆری پێنەچوو کە شەڕی ئێران و عێراقیش وەکو بەرەکەتێک هاتە بەر یارمەتی سیاسەتی سەرکوتگەرانی ڕژێمی تازە. جەماوەری خەڵک ماندوو بێهیوا بوون، بەڵێستەکانی شۆڕش وردە وردە خامۆش بوون. ئەوە ڕێک هەر ئەو چارە نووسە بوو کە نزیکەی 100 ساڵ لەو پێش سەرنجام بەسەر شۆڕشی مەشروتیەتی ئێراندا هات. بەڵام ئێستا لە ئێران ئەو سەردەمە تێپەڕ بووە و کۆمەڵگای ئێران لە شۆڕشی 1357 دوور کەوتوێتەوە. نەوەیەکی نوێ هاتوتە مەیدان کە ساڵەکانی تیرۆر و وەحشەتی دەی شەستی تەنیا لە ناو کتێبدا خوێندوێتەوە و یان وەکو بیرەوەری لە گەورەکانی بیستووە. ئەم نەوەیە چاوترسێن نەبوو و وەحشەت زەدەن نییە. جگەلەوەش کۆمەڵگای ئێران لە ڕووی هێزی ئینسانیەوە بۆتە وڵاتێکی گەلێک گەورەتر. چینی کرێکار لە بەشگەلێکی وەکو پیشەسازی نەوت و پترۆشیمی و مەعدەن و خزمەتگوزاری شاری دەورێکی چارەن و سازیان لە دیاریکردنی داهاتوی سیاسی ئێراندا بەدەست هێناوە. ژمارەی خوێندکاران لە زانکۆکان بە چەند قات زیادیان کردووە. ژنان لە ژێرباری ئەو سوکایەتی کە 40 ساڵی ڕژێمی ئیسلامی پێیان دەکات پشتیان ڕاست کردوێتەوە و وەکو بۆرکانێک لە بەردەمیدا هەڵچوون. بەڵام ئەمە تەنیا کۆمەڵگای ئێران لە خوارەوە نییە کەوەها زەرفێتگەلێکی خەباتکارانە تێیدا لەسەر یەک کۆبووەتەوە، بەڵکو بارودۆخی ڕژێم لەسەرەوەش گەلێک شپەرزەیە. کێشەکانی ناوخۆ و بازنەی خاوەندە سەڵاتەکانی لە کۆماری ئیسلامیدا بەردەوام بەرتەسەکتر کردوێتەوە. ئاستی سەرەوەی دەستگای ئیداریە و ڕژیمە بێکیفایەت و گەندەڵە. ئەندامانی ئەم دەستگایە فرسەت تەڵەب و گەندەڵن. جێگا و شوێنی خۆیان ناسەقامگیر دەبێن و هەر کەسیان لە فکری دۆزینەوەی ڕێگانەجاتی شەخصیدایە. سەرجەم ڕژیم لەگەڵ قەیرانێکی ئابووری تونتر، لەگەڵ بە تاقکەوتنەوەیەکی زۆرتری نێودەوڵەتی، لەگەڵ سزای ئابووری بەربڵاوتر بەرەو ڕووە. ئەم ڕاستیانە هیچ کامیان لە بەرچاوی جەماوەری خەڵک شاراوە نین. ئەوە ڕاستەکە ڕژیم لە ڕووی ژمارەی هێزەکانی ڕێکخرا و زیندان و لە ڕووی کەرەسەی سەرکوت و شتی دیکەی لەم چەشنە هێشتا بەهێز و توانای سەرکوتکردنی هەیە. بەڵام لە هاوسەنگی واقعی هێزدا بەرامبەر بە جەماوەر ناچارە بە پارێزەرەوە هەنگاو هەڵبگرێت. ئەم لێکدانەوەیە کە سیاسەتی سەرکوت و توندوتیژی نواندن لەلایەن ڕژیمەوە لەو دەورەیەدا سیاسەتێکی مەحکوم بە تێکشکانە بۆ چوونێکی لە جێگای خۆیەتی. بەڵام ئەمە حکمێک نییە کە سەربەخۆ لە ئیرادەی ئینسانەکان بەکردەوە دەربێت. ئەم تێکشکانە دەکرێت و دەبێ تەداروک ببینرێت. جیاوازبوونی بارودۆخی ئێستا لە چاو دەوری ڕابردوو بەواتەی دەستدانەکردەوەی بیر لێ نەکرا و نەگونجاو کە کاتی نەهات بێت یان کاتی بەسەر چوو بێت نییە. مقاومەتی خەڵک دەتوانێت ماشینی سەرکوتی ڕژیم ئیفلیج و
زەوی گیر بکات. لە ئێران و لە دەورەی ئێستادا مانگرتنی یەک لە دوای یەک لە ئاستی مەحەلی لە کارخانە و کارگا و ئیدارە و ناوەندەکانی فێرکردن و لە هەموو شوێنەکانی کەسب و کار و سەرنجام مانگرتنی ئیفلیجکەری سەر تاسەری ڕۆژی یەکلایکردنەوەی کاری ئەو ڕژیمە نزیک دەکاتەوە. ئەم شێوەیە لە مقاومەت لە کۆمەڵگای ئێراندا گەلێک ئەزمموی بەنرخی لە پشتە. لە ڕەوتی ئەم مانگرتنەدا کرێکاران و خەڵکی زەحمەت کێژیە گرتووتر و ڕێکخراوتر و لە ئاکامدا بەهێزتر دەبن. ئەم شکلە لە ناڕزایەتی دەربڕینی مقاومەت بەرامبەر بە کۆماری ئیسلامی وردە وردە یەکەیەکەی خەڵکی ناڕازی کۆمەڵگا کۆ دەکاتەوە و هاوسەنگی هێز لەسەر شەقامەکانیش بە زەرەری ڕژیم دەگۆڕێت. دەستگای سەرکوتگەری ڕژیم لە سەرکار دەخات و سەرئەنجامیش چارەنووسی ئەم ڕژیمە لە ڕاپەڕینێکی ژێروژووکەردا یەکلایی دەکاتەوە. بابەتی دووەمیشمان بابەتێکە بە ناونیشانی لە جەنگەوە بۆ هەژاری ڕاستێتاڵەکانی پشتی کۆچی نایاسایی. ئەم بابەتە لەلایەن نووری بێخاڵی نووسراوە. کۆچبەری نایاسایی یەکێکە لە گەورەترین کێشە جیهانیەکانی سەدەی 21 کە ساڵانە ملوێنان کەس ناچار دەکات وڵاتی خۆیان بەجێ بهێڵن و بە ڕێگا مەترسیدارەکانەوە ڕوو بکەنە وڵاتانی دەوڵەمەند. بۆ تێگەیشتن لە چێتی ئەم کێشەیە دوو پرسیاری سادە دەکەین. لە پەرچی ساڵانە ملوێنان کەس لە ڕێی کۆچدا ژیانیان دەخنە مەترسیەوە؟ بۆچی کۆچبەری نایاسایی لە جیهاندا کۆتایی نایەت؟ بۆ وەڵامدانەوەی ئەو دوو پرسیارە و چەندین پرسیاری دیکە دەبێت بگەڕێنەوە بۆ هۆکارەکانی بەردەوامی ئەم کێشەیە و ئەم دیاردە جیهانیە و دەرهاویشتەکانی ئەم هۆکارانە بە ئامەر بخەینە ڕوو. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2023 زاینیدا نزیکەی 110 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان ناچار بە کۆچبەری بوون کە بەشێکی بەچوی ئەوانیش بە شێوەی نایاسایی کۆچیان کردووە. تا دێتیش ئەم دیاردێ بەردەوامە و بەرەو زیادبوون دەچێت. جەنگ و ناکۆکیە چەکداریەکان یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی کۆچی نایاسایین. لە وڵاتانی وەکو سووریا کە لە ساڵی 2011ەوە قەیرانی گەورەی تێدا زیاتر لە 13 ملیۆن کەس ناچار بەجێهێشتنی ماڵ و زێدەکەیان بوون. هەروەها شەڕی یەمەن نزیکەی 4.5 ملیۆن کەسی کردووە بە پەنابەر. لە ئەفغانستان، عێراق، لیبیا، ئۆکراینیا و ئێستاش لە سودان و فەڵەستین ملوێنان کەس لە ناوترسی مەرگ و شکنجەدا دەژین و بە هەر شێوەیەک بێ هەوڵی ڕزگاربوون دەدەن. تەنانەت ئەگەر بڕێگا نایاسایەکانیش بێت. هەژاری و نەبوونی دەرفەتی کار هۆکارێکی تری سەرەکی سەر هەڵگرتن و پەنابەریە. بە پێیامارەکان لە وڵاتانی ئەفریقا وەکو مالی، نێجیریا و بورکینافاسۆ ڕێژەی هەژاری دەگاتە 70. بۆیە ساڵانە دەیان هەزار لاو لە ئەفریقای باکوور و ڕۆژهەڵات بە دەریای ناوەڕاستدا بەرەو ئەوروپا بە هیوای ژیانێکی باشتر کۆچ دەکەن. بە پێی راپۆرتەکانی بانکی جیهانی داهاتی ڕۆژانی نزیکەی 700 ملیۆن کەس لە جیهاندا کەمتر لە $2. ئەم دۆخەش خەڵکی ناچار کردو دەکات کە بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان هەرچە ڕێگایەک هەیە بیگرنە بەر. گۆڕانی کەشوهەوا و کارەساتە سروشتیەکانیش ڕۆڵێکی گرنگ لە تەشەنە سندنی دیاردەی کۆچدا دەبینن. لە ساڵانی ڕابردوودا وشکە ساڵی لە خواریو ئەفریقا نزیکەی 20 ملیۆن کەسی لە ناوخۆیی و دەرەوەیدا ناچار بە کۆچبەری کردووە. لە بەنگلادیش لافا و هەڕەشەی دەریا ساڵانە 100,000 کەس بێ ماڵ دەکات. لەم بارەیەوە شارەزایان و ناوەندەکانی لێ کۆڵینەوە پێشبینی دەکەن تا ساڵی 2050 زایانی نزیکەی 200 ملیۆن کەس لە بەرامبەر گۆڕانی کەشوهەوا ناچار بە کۆچبەری بن. سەرکوت و پێشێلکردنی مافە مرۆڤایەتیەکانیش لە ژمارەیەک وڵاتدا هۆکارێکی ترە. لە میانمار کەمایەتی ڕۆهینگیا و ملیۆنێک کەسی ناچار بە هەڵاتن کرد. لە ئێران، سووریا و کۆماری کۆنگۆ 100,000 کەس لە ناو ستەم و هەڕەشەی دژایەتیەکاندا دەگوزارێن و بە هەر شێوەیەک بێت هەوڵی ڕزگاربوون لەو دۆخەیان دەدەن. گەندەڵی و بێدادی و لاوازی حکومەتەکان کە بارودۆخەکە خراپتر دەکەن هۆیەکی دیکەی کۆچبەری و ئاوارەبوونن. بە کورتی کاتێک خزمەتگوزاری تەندروستی و پەروەردە نامێنێت بێدادی تەشەنە دەکات و گەندەڵی دەسەڵات بۆگەن دەکات. خەڵک هیچ هیوایەکیان بەداهاتوو نامێنێت و ناچار بیر لە ڕێ دەربازێک دەکەنەوە. هاوکات ڕێخستنە تێروستەکان و میلیشیا نایاساییەکانیش هۆکارێکی دیکەی
دژوارکردنی بارودۆخ و ژیانی کۆمەڵگاکانن. بۆ نمونە داعش و ملیشیەکان لە عێراق و سووریا، بۆکۆ حرام لە نەیجیریا، شەباب لە سۆماڵ، هەمویان بوونەتە هۆی ئاوەرەبوونی ملیۆنان کەس. لەو نێوەشدا و لە سای بەردەوامی ئەم بارودۆخانەدا تۆڕ و باندەکانی قاچاقکردن بە مرۆڤ ساڵانە ملیاران دۆلار قازانجیان کردووە دەیکەن. بە کورتی و بە کوردی بەردەوام بوونی ئەم کێشە و دیاردەیە بۆ بەردەوامی ئەم هۆکارانی لە پێشەوە باسمانکردن دەگەڕێتەوە. هۆکارگەلێک کە ئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی نەیتوانیوە چارەسەرێکی بنەڕەتیان بۆ بدۆزێتەوە، بە تایبەتی هۆکاری جەنگەکان و قەیرانە ئابووریەکان. لە بەرامبەر دەستەوەستان لە چارەسەرکردنی ئەم هۆکارانەشدا سیاسەتە تند و ڕێوشوێنە یاساییە سەختەکانی پەنابەری لە وڵاتانی دەوڵەمەنددا کارێکی ترەکە خەڵکیان ناچار کردووە ڕێگان یاساییەکان هەڵبژێرن. بۆیە تا ئەو هۆکارانە لە ڕێگەوەیان لە ڕێگەڕیشەوە دەرنەکرێن و چارەسەری بنەڕەتیان بۆ نەدۆزرێتەوە، کۆشبەری نایاسایی لە جیهاندا نەک هەر کۆتایی نایەت، بەڵکو ساڵ دوای ساڵیش زیاتر دەبێت. دوایین بابەتی بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارشمان بابەتێکە بە ناونیشانی دوجار پۆتین ئەوەی ویستی بۆی چووە سەر. ئەم بابەتە لە ڕۆژنامەی هاوڵاتیەوە وەرمانگرتووە. پلانەکەی ترەمپ زێلێنسکی بێهیوا کردووە و ئەوروپیەکانیش تووڕەن ئەوەی لە پلانەکەی ترەمپ هەیە بۆ ئاشتی بە دڵی رووسیایە. دوای نزیکەی 4 ساڵ لە جەنگ ئەوەی ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا ویستی و خۆی بۆی نەکرا، خەریکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆی بەدی دەهێنێت و لە سەرسینەیەکی ئامادە پێشکەشی دەکات. ئەمە قسەی زۆربەی وڵاتانی ئەوروپیە و تەنانەت میدیای ئەمریکاش پلانەکە بە پلانێکی رووسی ناو دەبن، نەک پلانێکی ئەمریکی. ئەو پلانە 28 خاڵی ئیدارەی ترامپ پێشکەشی کردووە بۆ کۆتایی هێنان بە جەنگی ئۆکراین و رووسیا، زۆربەی لە بەرژەوەندی مۆسکۆیە، چونکە هەرێمی لوهانسک، دۆنێتسک و کریمیا وەک ناوچەیەکی رووسی دەناسرن، کام ناوچانە بڵین هی ئۆکراینیا بوون و تەنانەت ئەمریکاش دانی پێدادەنێت. دەبێت ئۆکراین لەو بەشانەی دۆنێتسک بکشێتەوە کە کۆنتترۆلی کردووە. ئەوەی ئۆکراینی بێزاریش کردووە ئەوەیە کە نابێت سوپای وڵاتەکەی لە 600,000 سەرباز تێپەڕێت و کێڤیش بۆی نییە چیتر دوای بڵین داوای چوونە نێو ڕێکخراوی ناتۆ بکات. ڕێکخراوەکەش بە هیچ شێوەیەک نابێت سەربازەکانی لە ئۆکراین جێگیر بکات. هەر ئەمەشنا بەڵکو ناوچەی زاپارۆژیا و خێرسۆن بەدەست ئۆکراینیاوە نامێنێت بە پێی پلانەکە سزا ئاپوریەکان لەسەر رووسیا هەڵدەگیرن. بانگێش دەکرێتەوە بۆ بەشداریکردن لە گروپی هەژ وڵاتەکە و بەشداری کارەی لە ئابووری جیهانیش پێدەگرێت. واشنتۆن فشارێکی گەورە لە ڤۆلۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکراین دەکات کە بەم پلانەی ڕازی بێت و تا ڕۆژی پێنجشەممەی بۆ داناوە. وا دیارە زێلێنسکیش خۆی بەدەستەوە داوە و چونکە وتی ڕووبەڕی بژاردەیەکی سەخت بووینەتەوە، یان دەبێت شەرەف و کەرامەتمان لە دەست بدەین، یان هاوبەشێکی گەورە و گرنگ لە دەست دەدەین کە مەبەستی ئەمریکایە. فەڕەنسا، بەریتانیا و ئەڵمانیا و وڵاتانی دیکە پلانەکەیان هیچ بەدڵ نییە و داوای گۆڕانکاری دەکەن. ئەوان دەڵێن پلانەکە ئۆکراینیا دەخاتە بەرڕەحمەتی هێرشی رووسیا و لە بەرامبەریدا لاوازی دەکات. ڕۆژی شەمە چەند سیناتۆرێکی ئەمریکی لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبوونە و یەکێکیان بە ناوی مایک ڕاوندز گوتی ڕۆبیۆ پێی گوتوین پلانەکە پلانی ئێمە نییە. ئەو سیناتۆرە دەژڵێت پلانەکە لەلایەن کەسێکەوە دراوە بە ئیدارەی ترامپ کە نوێنەری رووسیا بووە. هەرزوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەم قسەیە تووڕە بوو، بۆیە بە تەواوی ڕەتی کردەوە و ڕایگەیان مارکۆ ڕۆبیۆ شتی وای نەوتووە. لەم بەزمولانەی پلانی 28 خاڵیەکەی ترامپ کە دروستی کردو ئەوەی مشکی ئارامە ڤلادیمیر پۆتینە، چونکە لەبارەی پلانەکەەوە گوتی دەکرێت بێتە بناغەیەک بۆ کۆتایی هێنان بە ململانێ سەربازیەکەی وڵاتەکەی لەگەڵ ئۆکراین. پۆتین هەڕەشەیەوەشی کرد ئەگەر ئۆکراین پلانەکە ڕەت بکاتەوە ئەوە سەربازەکانمان بەرەو ئۆکراین زیاتر پێشڕەوی دەکەن و ناوەستن. ئەمەش کۆتا بابەتی بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارەمان بوون. سپاس بۆیەوە کە تاوەکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بن. تاوەکو بەرنامەیەکی تر هەر شاد بن.